إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد السلام إخوائي ورتان لبي ميوانا نمال إخوة السلام عليكم ورحمة الله وبركاته داوە کارین لە پەروەردگار بەخاتر ناوەجوانەکانی بەخاتر اسمی عەظەمی خۆی لە گوناح و تاوانی هەموو لایەکمان خۆش ببێ ئینشاء الله تعالى عیبادەتی مانگی ڕەمەزان لە هەموو لایەکمان وەربگرێ و بێتە مای خێر بۆ هەموو لایەکمان خوای گەورە ئەم چەند ڕۆژەی کە چووە بەسەرمانە هەمووی لە تەرازووی چاکەکان بۆمان بنووسێ و ئەوەشی ماوە خوایە دەرفەتمان بدەی بۆی بتوانین بە جوانی بە چاکی بە باشی ئەدای ئەم مانگە پیرۆزە بکەین. ئیماندارانی خۆشەویست موسڵمانانی بەڕێز لە کات و ساتێکی پیرۆز لە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویستدا ئەوش باسی ئەوە دەکەین ئینشاء الله تعالى باسی یەکێکی تر واجبەکان لەسەر شانمانە ئەبێ ئەدای بکەین ئەوش لە مانگی ڕەمەزانی پیرۆزدایە ئەوش ئەوەیە کە ئینسانی موسڵمان دەربارەی کە زەکاتە ئینسان ئەبێ وریابی ئەمش واجبە یەکێکە لە پایە هەرە گەورەکانی ئیسلام کاتە ئینسان موسڵمان ئەبێ ئیماندار ئەبێ کە ئەبێتە موسڵمان ئەبێ یەکێ لەوانەی پاش شایەتمان پاش نوێژکردن کە ئەدامان کردووە و پاشانش ڕۆژوو و دوای ڕۆژوو ئەمجا زەکاتە و دوای زەکاتش ئەچێتە سەر حەج ئەبێ ئاگامان لێبێ زەکاتەکانمان بە جوانی بە چاکی بە باشی بدەین و یەکێکە لە سونەتە هەرە گەورەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە ڕەمەزانە کانە ئەجوەد الناس زۆر زەکاتی داوە بەڵکو زیاتر سەدەقەی کردووە واتە سەدەقەی زۆرتر بووە کەواتە ئینسان شەرت نییە هەر زەکات بێ بەڵکو لەم مانگەدا ئەبێ خەیر و خەیراتش زۆر بکە خوا بەندەیەکی خۆش ئەوێ ئەو بەندەیە کە کاتێ نیەتی خەیرەکە کاتێک ها لە تەنگانە و محنەتە بە گوێرەی ئەندازەی خۆی تەبەن خێر و پاداشت و یان چاکە دەکا لەو ڕۆژە. كان النبي صلى الله عليه وسلم كان أجود ما يكون في رمضان كما قال النبي عليه الصلاة والسلام واتا سخاوترين مروف كالسر كري أزياء ليكي دينه بيغمر بو عليه الصلاة والسلام قد ضلي كسي نشكاندو بلان أبي وريابين صدقة شتكي ترى زكاة شتكي ترى نابێت سەدەقە و زەکات هەر کێ بێ بیدەینێ لە زەکاتە ئەبێ بزانی ئەیدەیتە کێ ئەو زەکاتە کە تۆ داد مستحق نەبوو نەچووە جێگای خۆی سبەی نییە لە کۆڵینەوە هەیە پرسیاری هەیە بەڵام سەدەقە نە سەدەقەی خێرت کردو ئەڕوا ئەگە قەبوڵش نەبێ خوا لێت ناپرسێتەوە ئەو پەڕی لێت وەرناگرێ و تەواو بەڵام مەسئەلەی زەکات واجبێکی شەرعیە سەرشانت ئەبێ ئەدایکەی بیدیتێ کەسێکی مستحق نابێ بدرێتە دەستی هەموو کەسێک ئەو زەکات ئیلا کەسانێک نەبێ کە ئەهلی شایستە بن ئەمڕۆژ زۆرە مسڵمانی خۆشەویستەکان یعنی خەڵکی مستحق هەیە بگەڕێن بە دوای خەڵکی مستحقە خەڵکی ئەهلی زەکات گشت کەسێ نا پارەکانتان مەیکەنە 10,000 و 20,000 خەڵک ڕازی مەکەن لە خۆتان خوا ڕازیکەن یەک کابرایە بدۆزوە ئەدای بدەرێ بیدەرێ ئیشەکەی محتاجەکەی جێبەجێکە مێژە بەخواگەرە بیدەمە قەومەکەم و براکەم و هاوسێکەم و وا بووەکەی 10,000 و 20,000 و 30,000 و 40,000 ئەمە چی لێەکەیت خۆ ئەیدەی خوام کردە داتە 100 نەفەری سوودی ئەوەی نییە بە تاقی تەنیا بیدەیت یەک نەفەر کابرا نەخۆشێکی لە بانجێ کەوتووە پێویستێ بە 5 ملیۆنە تۆ ڕێی ملیۆنێکی پێدەی ئێوە گەرێ بچێت لای 4 کەسی تر سوال بکە قەرز بکە هاوار بکە دە هەر 5 ملیۆنەکەی بەرێت و ئەم تۆ بیخەڕێ ئەو کەشبایەکێکی تر بیخاتە ڕێ ئێمە سەفێری ئەمە بووینە بۆیە زەکاتەکانمان خۆمان نییە هەل لان خۆمان نازانین چۆن ئەیدەینە خەڵک وەڵام مامۆستا خەڵک زۆرە کەی کێشەی تووە خۆ
هەموو زەکاتی ئاخۆت و خوا نەویتە زەکاتەکەت دەبیتە 100 نەفەر. خوا ئەڵێ زەکاتەکەت بدە نەفەرێک مستحق پڕی کەرەوەی. کابرایە نەخۆشە ها لەسەر جێگا ماڵی خانی نییە بیدەرێ، کەسێکە بۆ نە دەرمانی نییە، دێشخانەیەنە نەخۆشە پیسەکانیە بیدەرێ، ژنێکە سێرەکە هەتیوە بیدەرێ، کابرایەکە محتاجە زۆر بیدەرێ. ئەم محتاجە کەمەکان نەدرێ پێی باشە. خۆ بدرێ بەشی بدرێ، بەڵام گشتی نەکەینە چنگەوان. هەیە ملیۆنێ قەرزارە، یەک کابرایە لەسەر جێگای خەرکی ئەمرێ، کامیان زەڕوودە؟ هەیە ماڵی نییە، حاڵی نییە تیادانشێ، ها لە کرێچیە و پارەی کرێشی نییە بدا، کۆڵێ مناڵ کەوتۆتە سەری داماوە، سێرەکەی ئافرەتێکشە. ئەمش ملی ئەوەنە قەویە پیاوێکە ئەتوانێت کاسبی بکە، خانی خۆی هەیە، سپاس بۆخوا قەرزارە، بەڵێ قەرزارە بەڵام کەمی قەرزارە، ئەتوانێت هیمەتێ بکە. ئەمانە جودایە لە یەکتری، خۆتان چاک ئەزانن کێ مستحقترە کێوە بەرترە، ئەمەکەی تر کێوەترە. چکە زۆر هەیە ئیماندارن، خەڵکێ زۆر یەکجا داوا دەکا، بەڵام بگەڕین لە ناویدا بیدۆزینەوە. خذ من ئەموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها، کە خوای گەورە ئەفەرمێ لە قورئانە ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام زەکاتەکان لێسێنە، لە دەوڵەمەندەکان بیدەنە فەقیرەکان، بەداخەوە دەوڵەمەندەکانش وە خۆی زەکاتەکە دەرناکەن. بۆ خوایە ئەم شارە باسی شوێنە ناکەم، بەس دەوڵەمەندەکانی ئەم شارە یەک ساڵ زەکات وە خۆی دەرکەن، یەک فەقیر نامێنێ. هەموو شارەکانی کوردستان، هەموو شارەکانی دنیا وایە. بۆ وا ئەزانی ئێمە نیمانە دەوڵەمەندی چاکمان نییە، بەس ئایا گشتی دەرەکەن؟ ئایا گشتی ئەگەیەتە دەستی مستحق؟ خەلەلەکە لێرەیە. بۆی ئیماندارن خەلەکە لێرێ. ئەبێ ئێمە بزانین خەڵکانێک ئەبینی ناچارە خۆی داتە تەلەڤیزیۆن، ناچارە ئەوە ناچاریە تەواو گەیەتە ئەو پەڕی، ئەڵێ بێ کاکە تەسویرم کە بیکە خاتری خوا و ژیانم فەوتیا نەما. ئەوانە زۆر مستحق. ئەها دوێنێ پێرە لە گەرمیانێکی دەرچوو 7 مناڵیەش 5 شەلەلە، ئافرەتی خاتە ئەی کاتە خاوەن تۆ بێ خۆت دانە خۆت نەبیت بەژنەکەت بێ 5 مناڵی هەبێ شوێنێکت نەبێت یایە بێ 5 لەم زەمانەدا 5 مناڵی شەلەشی بێ دەی با موچەتش بێ بزان بەشێکە بەکورار تەحمولیانەکەی تۆ ئەستەن خۆت وەک پیا و تەحمولیانەکەی مناڵەکانت ژنەکە تەحمولیەکە بۆیە مستحق هەیە مستحقترێ. حەز ئەەکەم یعنی زەکات چکە خەتەرە، ئەو کەسەی کە زەکات نادا زۆر خەتەر، ئەو کەسەی کە زەکات ئەدا ئەبێت جوان بیدا و بگاتە جێی دەستی خۆی وە خۆشی بیدا. چونکە ئینسانی مسلمان ئەبێ زۆر وریابێ. خوای پەروەردگار ئەفەرمێ والذین يكنزون الذهب والفضة ولا ينفقون في سبيل الله فبشرهم بعذاب أليم. أي محمد بيان بالله هل الدنيا أوي كزكاته ونايدا هل الدنيا دا مجدان بدريه فبشرهم بعذاب أليم. زائكي تند جاوريانك بلا زكاة زور حريص بين مالك من بجواني حساب كين بينو سينوا نك بقوتره بخوا 5 مليون دانم أي باش كم 10 مليون بو إخوة بعنيوتي 10 مليون بيتو 5 دا شون أبيوا نابي أبي بجواني مالك حساب كي زيابة كم ده حموي زكاتي قورمان بيده زكاتي كزكاة عامة وباروبولو أويك خاني وسعر وأوانا هياموي وزكاتي استثمرتش زيابة كم ده والصدقة زيابة كم ده زكاتي استثمرتها عيبة بيجي والله كرة حكمة ريم دوني ميدانا حكمة عراق دويدانا كرة ما تشي وخريك تويديت كي نايديت حكمتي هريم كون رزيلة نايديت حكمة عراقش أو نجيرة تويديت خوا أيديت خوا تو زكاة أديت خوا ناتوي خوا زور دوكو كاتوا أتوي ناتوي كاتي أمرينا وقبرك جيت إيلن ناتوي أو زكاة وصرفتره وصدقة فريات كوي ما كوليره ولا مانا والله وتيانا ما مصا كيلوني ما برنج بديتو ني كيلو كرة كيلوني ما بيك 2 كيلو ربع كم شيء خو دنيا كاولا بيه 20 كيلو عندنا تو 20 كيلو بده بخوا 20 بده هم صالة يدي تو صالة يرجع يدي برايان يتر ملن فلان ملاوتي وفي سانوتي وحسبيرن لمانا كامل رجاكي زور ود أجا كما كشوا زكاة رجا زورك بابشة الصدقة بس تو أجا كما كدا رجا زورك درشو أو كاتا تشيلي مني ملا أجري أخوان ملا لقيامتها هنا ناسي هنا ذا توجي عزيزكم
بۆیە مسلمانە بەڕێزەکان ئەبێ ئێمە شتەکان ئاوا وەرگرین مەدام بەخوایە ببەخشین، بەخوایە بە جوانی بدەین، بەخوایە زیاتر بدەین، ببەخشین ڕۆژانە و مانگەکەش بە جوانی بە چاکی ببەخشین. معلومی جەنابتان دانراوە زەکات 2,100,000 هەبێتت ساڵێک چووە بەسەری ئەوە زەکاتەکە تۆ لە چلا دینارێ دەرەکەی لە 82 لە 102 دینار و نیم لە ملیۆنێکا 25,000 ئیتر لە گڵاشە 2.5 ئەچێت ئەمجا تێتەوە بۆ ئەوانەی کە دایان ناوە 2,500 داناوە هەر بۆ سەرفترە و هەروەها تێتشەوە فدیەش لەوە کەمتریان داناوە نیوەی ئەویان داناوە ئەمە بە خواردنش ئەمە لای کۆمەڵێک علەمای متأخرین ئەبوو حەنیفە و کۆمەڵێکی تر وتویانە شێخ الئیسلام و عومەر العەبدولعەزیز و کۆمەڵێ لە تابیعی و سەحابە و ڕێیەکی مەشهورە خۆی ئەسڵ ئەوەیە لە خواردنا بدرێ ئیماندارە ئێمە گەرێ ئاوا پاکیکەینەوە ئەسڵ ئەوەیە ڕەئی جومهور شافعی کۆمەڵێک لە هەر سێکەی تر ئیلا ئەبوو حەنیفە نەبێ وتیان نەبێ خواردن بدرێ خواردنی جارانشتی بووە گەنم بووە جۆ بووە حەدیسەکەوە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام خورما بووە مێوەش بوو هاتوونە قوتی ڕۆژانەیانش خستە پاڵی برنج ئەم ڕێیە هەیە ئەم عولەماکانتر هاتوونە وتیانە ئەگەر زەمانێ هات قیمەتەکەی باشتر بوو چاکتر بوو حەزەکەم لەمە تێبگەن یەکجا ئیتر مەڕۆن ویستە من لەیرا پاکی کەمە بڵێم هەر خواردن ئەبێ بدەن و هەر ئەبێ خواردن بدەن وانییە یان بڵێم ئیلا پارە بدەن و هەر پارە بدەن وانییە هیچ کەسمان لەو عالمانە گەورەتر نیمە تەنەنەت بە تەلەبەی ئەوانش ناشینێمە عومەری ئەکولی عەبدولعەزیز پێنجەم خەلیفە بووە نەوەی ئیمام عومەرە ئەو پارەی داوە قوتی نەداوە شێخ الئیسلام بڕۆم بخوێنەوە ئەبوو حەنیفە مەذهەبێکی گەورەیە کە 600 ساڵە وا بزانم هەموو دەوڵەتی ئیسلامی لەسەر ئەو مەذهەبە ڕۆیشتووە ئێستا تووتی قسەی لەوان ناکەی قسەی ئێمە چییە لە قسەی ئەوان نابێسی ئەسڵەن جارێ یان دەینەوە بەلای شافعی و ئەو ئەبوو ئیمامی ئەحمەد و ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەموویان بێ ئەمانە کەڵە پیاوی ئیسلامن هەردوو ڕێیەکە جوانە چاکە باشە چووتە ماڵێ پێویستی بە خواردن بوو خواردنی بەرێ قەیچێکە حەجی دیارێ چووتە شوێنێک پێویستی بە پارەیە پێویستی بە پارەی پێ بدەی پارەی پێ بدە نەخۆشە پێویستی عەمەلیاتکە پارەی گەرە برنجی لێ بکە بۆیە ئێمە ئەبێ مەشکمان کراوە بێ ئیسلام هاتە بۆ حەضارەت ئیسلام هاتووە بە پێشکەوتن ئیسلام نهاتووە لە چارچەوەی مزگەوتەکە بێ و دانیشێ ئیسلام نهاتووە لە شارێکی بچوو هاتە وڵات پێکەینێ هاتە هەموو خەڵکیان هاتەیەکەوە حەضارەتی ئیسلام پێکەینێ تەنانەت ئەمانەش تەبوو کابرایەک هات وەلاتی مامۆستا پارەم نییە خواردن مش نییە بەس دوکانێکمەیە تۆ ئەڕۆی ئەڵێی لە جنسی دوکانەکەت بیدە ئەمە شەرع گشتی ئاسانکاریە تەوزیعی کردووە بۆمان ئەم عولەما زانا گەورانە وەک ئەمڕۆ نییە کەسێک هەڵەسێ و دەسەکاتەوە چونکە عەقڵی تەسکە بە گوێرەی عەقڵی خۆی قسەکە لە نەسەکان بە جوانی تێناگا شتەکان بە گەورەی نابینێ و بە گەورەی نایداتە خەڵک بۆی خەڵک دوودڵی نەکەوێتە ناو خەڵکی هەموو ساڵێک دێ ئێمە مەشت و مڕمانە بۆ 2 دیینارە یان 3 دیینارە یان 2 کیلۆ یان 1 کیلۆیە ئەمانە بۆیە من حەزەکەم نەمێنێ بەدڵێکی فراوان وەری بگرێت چوویتە هەر شوێنێک کامنی سوودی هەبی باش بوو ئەوە بدە خواردنەکانش دانراوە 2 کیلۆ دانراوە 2 کیلۆ نیم دانراوە وتیانە کیلۆ 800ش دانراوە بیکە 2 کیلۆ بیدە یان 2.5 بدەی باشترە لە خواردناوە پارەکە داینە لەسەر مەذهەبی شافعی مسلمانان ئەمە هە لە کۆنەوەیە ئەم 2 کیلۆ نیم و ئەم 2,500 و ئەم 2,000 و ئەم 2 کیلۆ نیم و ئەم 2 کیلۆمە چێ ئەمە جیاوازیە لە نێوانی دوو مەذهەبە ئەگە بچینەوە بەلای ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی لە خوای دەبێ خواردنی بە 2 کیلۆ نیم داناوە بە ساع ئەوە کاتر هاتوونە بە نیوەی ئەوە دایانناوە بۆ یەکەم دەرچوو بۆیە تێبگەن جەنابتان نەکوا بێژین ئەمە ئیسلام خۆی یەک ئیسلامە و چۆنە بێ ئەمە وا بێ و چۆن ئیتر ئەمان والە لە ئاەتەکەوا تێگەیشتوش لە ئاەتەکەوا تێگەیشتوو تۆ ئەمڕۆ ئەگە خواردن بە گوێرەی گەنم و جۆ بدەی کەمەکە 2 کیلۆ نیم ناکە کەمترەکە وایە ئەی ئەگەر بە برنج بدەین ئەچێتە چەندێ 2 ئۆنەی گەنم و جۆکە ئەها تەسەورکە هەندێک لەسەر حەدیسەکە لە یەکی گەنم و جۆکە دێنێ ئێژە کاکەەوە 2 کیلۆ 200 غرام کەمترە بێ بدەیت هەندێک دێت قیمەتەکەی زیاد کاتە برنجەکە هەتێشە چەند هەچێتە 2 کیلۆ نیم
ئەمەیە جیاوازیەکە لێرێ بۆی جەنابتان بە جوانی تێبگەن لە مەسەلە هیچ شتیانە بەڵام تۆ دایم و سەعات چی هەڵبژێرە زۆرەکە هەڵبژێرە من ڕەئیم وایە یعنی بێئەدەبینەوە لە خزمەتانە نەک ڕەئیم من وا تێگەیشتوم لەوەی کە چەندێ زۆر بدە ئینشاءالله زەرر ناکی بەڵام کەم نەبێ وە کەمش نەبێ ئەو کاتە کەم بێ خراپ بۆ ئینەکەش تقریباً فدیەکە ئەوەی کە ڕۆژوو ناگرێ دایان ناوە تقریباً 600 غرام تۆ بڵێ 650 غرام 50 خەسەری باشتر وایە زیاتر بدەیت هەر ڕۆژی ئەتر حەسابی کە تقریباً وابزانم ئەگە هەڵام نەبم 18 یان 20 کیلۆ برنجەکە کە بیدی گرنگەوەی ئیمانداران ئێمە ئەم جیاوازیە بۆ ئەمش با بکوێتە فکرم ئەها ئێستا خەڵکە لە فەیسبوک فێر بووە بێتە عەلامە کورە دین لە فەیسبوک یەکلا ناکرێت تۆ چی ئەزانی لە دین تو تێی باسی ئەمەکە فەرموو من ئەوانە لە پێش دەستما ئێستام شەو دانیشتوم ئەمانەم بە خەڵاسە فەرمووی خەمە ژێر دەستت گشتی بخوێنی هەر تااقەتت نییە بیخوێنی تۆ لە ڕێیەکانە تۆ گەرەکتە بە 4 قسابی نووسی وەڵام زەکات چۆنێ پارەکە 7,500 بێ و چۆنە بێ ئیمساڵ لە 2 ملیۆن نابێ 7 ملیۆن و نیم بێ ئیمساڵ ئەی زەحمەتە زەکات لە چی دەرەکری پارەکە قوربان لەسەر زی و دەریان کرد زی و هەرزان بوو ئەمساڵ زی و گران بوو مامۆستایان هەستان لەسەر چی ئاڵتون دایانە ئاڵتون بازاڕی ئیستیقرارە باشترە بۆی موسڵمانان زیاتر ئیسفادە بکەن ئەمساڵ خەڵک دەستی ناڕوە موچە نییە و خەڵک ژیانی باش نییە کەمترین ڕێژیاندان لە 2 ملیۆن بۆی زەکات زۆر بێ خەڵکی ئیسفادەی زیاد بکەن ئەوانەوە لە فەیسبوک قسەکە نەمانەزانن ناوێ ئیمانداران خۆی ئێمە گشتمان عەلامە نین هەرچی کاتێ ئومەت حاڵەتی کەوتە خەتەریاتوە کەمترین ڕێژە زەکات دادرێ ئەوەی فەقیه بێت تێبگەی لە دین ئەمە ئەزانێ هەرچی کاتێک زانیمان نابێ نە ئەوەی زەکاتەدا زەرەرکە نە ئەوەشی زەکات وەرەگرێ زەرەرکە بۆیە قیاسە عولەمایان هاتوون هەمما یان لەسەر زی و یان لەسەر ئاڵتون دادرێ زەکات هەرچی کاتێ زیوەکە مەسلحەتی عام بوو لەسەر زیو دادرێ هەرچی کاتێ ئاڵتونەکە مەسلحەتی عام بوو لەسەر ئاڵتونەکە دادرێش ئەمە ئاوایە ئەوەی شەرع ناز بێ ئەوەی خوێندوویەتی تێگەیشتوو بێ دێت ئەمانە بە جوانی ئەوانەش خوێندەوارن بڕواتە بێت من بە یەقین وەڵێم مەلای وامان هەیە تەسەور کە لەم کوردستانە ئێستا لەوێ گاڵتەی بکا زۆرێکی لەو وڵاتە عەرەبانە زیاتر دەوڵەمەندتر عەلمی زیاتر کورە کاکە ئەوانە گشتیان لەسەر پارە ئەژین لە هایلاڤە ئەژین ئەو عالمێنە هینەکانەوە ئێمە گشتی بەنانە ڕەق گەورە بوو گشتی بەنانە ڕاق تۆ سێر مەلای ئێستا مەکەت کێیسە حاڵی باشە پیاوەتەمەنەکان ئەزانن برا تا ساڵی چەند خوا گشتی مەلا وەسەقە و سواڵی ئەوە ئاژی ئێستەش نیمەی وایە ئەینی وڵاتە عەرەبیەکان گشتی وایە کورە تۆ بڕۆ سێر خەسری کە بڕۆ سێر پارەی کە بڕۆ سێر ژیانی بکە تۆ بڕۆ سێریان کە یەمان بەو حەمکە ئیمکانیەتەوە لە چاوی مەلایەکی کوردی داماوی بەربەخت سێر عەلمی ئەو کە سێر توخوا مەلا کوردە داماوەکەی تۆ ژیانی تۆ زانیا ئەو تۆ ڕێ فتوایەکی لەو پڕ دنیاوە تێری ئەو تێرە کوردەواری ئەڵێ تێراگەی لە برسی نییە بە گوێری تێرەی خۆی فتوادا ئێستا من ئەگە تێر بم لە حاڵی ئەوە نەزانم چۆن فتوادە من لەگەڵ ئێوان نەژیم چۆن فتوادە من ئەی ئەگەر من مەعاناتی من و مەعاناتی ئەوە بێ فتواکەم لە ئاستی ئێوان نییە بەتەکید وایە بەینی مەلای کورد و مەلای تریش وڵاتەکانی تریش ئێمە سێری وڵاتی خۆمانەکەین وڵاتی خۆمان دەوروبەرمان چیان وت ئەوە تۆ مەیە وەڵا کاکە خۆت بکەیتە عەلامە لە خەڵک وەڵام زەکاتە تەواو نییە و نابێوا و کۆ تۆ مامۆستایەکی بەرسیتی ئەگەر زۆر وردی کەیتۆ لەوەی ئیمام خەتیبش نەبیت بچینە ئەو پەڕۆ چکە نەکرێت چکە دڵە ڕاوکێ گەورەترین گوناح ئەمڕۆ بیکەی وەک مامۆستای ئاینی وەک کەسێکی بانخواز وەک کەسێکی داعی دڵە ڕاوکێ لە دڵی موسڵمانە نەدروستکەی گەورەترین تاوانە بەو خوایە نابێ شتێک وترا بڕۆ لەسەری سێ ئەو زەکاتەی ئێمەی دەین من باسێکم لیژنەی فتواوتێتی هەرێمی کوردستان ئەگەر گونەحبار بیت و یەخەی منەگری وایە من شێخێوان نەگرم تەوا ئەوە نەیە لە قیامەت ئەوە نەیە تۆڵی مامەسا بەڵێ لە قیامەتە هەمومان بۆچی واتوت خوای گەورە من بانگکە لە قیام خوای گیا من ئەمانە وتیان ئەوان شێڵن ئێمە لەسەر فتوای عالمانە وتمان دەی گشتی ڕوا خوای گەورە ڕیزێکە تۆ نەجات دەبێ یەکەم کەسی ئێتە پێویست ناکە فرەوردی کەیتۆ وەڵا کاکەوە خواردنم دا ئەڵێن دروست نییە پارەکەشە دەم پارەکەشەدی ئەم جاتێک تۆ وەڵا وتیانە ناوێ ئەبێ پێشدا هەم پارەکە بدەی هەمە ڕۆی تۆ پارە دەی هەمە ڕۆی تۆ خواردن نەدەی هەم
ئیتر وای لێ دەیت وەڵا ئەمجا لە دوایەژی وەڵا نازانم چی بکەم. خوای گەورە ڕەحمان لێ بکە، عاقبەت خێرمان کە، زەکاتەکانمان لێ وەرگرێ، خێرەکانمان لێ وەرگرێ. یا ئەڵڵا خوای لە تەپاڕین و لە گوناحەکانمان خۆش بی. یا ڕەبی خوای لە تەپاڕێمەوە، وای پەروەردگار عیبادەتی هەموو لایەکمان وەرگری. خوای لێ تەپاڕێمەوە ڕەمەزانی پیرۆزکەی لە هەمومان، چاکەکانمان لێ وەرگری. یا ڕەبی زەکات، خێر، سەدەقە، نوێژ، ڕۆژوو خوای گیان لێمان وەرگری. یا ئەڵڵا بخیتە سەر تەرازووی چاکەکانمان. خۆت وعدت داوە ئەندازەی ڕۆژوو کەس نازانێت جگە لە خۆت نەبێ. خوایە ئەوەی کە خوایە ئێمەش ئومێدی چاک و باشمانەیە بە تۆ ئەڵڵا گیان بیکەتێ مای ئەوەی هەموو گوناحمان بسڕێتەوە، داخڵ بە بەهەشت بین، بە بینینی خۆت لە باشدا، بە بینینی خۆشەویستەکەت. خوایە ڕەحم لە نەخۆشەکانمان بکەی، کەم دەرامەتەکانمان بکەی، قەرزارەکانمان بکەی. خوایە ئەوەی قەرزارەکەی بدەیتەوە، ئەوەی نیەتی خوایە دەرگای لێ بکەیتەوە. یا ئەڵڵا خوایە لە تەپاڕێمەوە ئەوەی نەخۆشە یا شافی ڕەمەزان بکەیتە شفایی. یا ئەڵڵا خوایە لە تەپاڕێمەوە ڕەحم بە دایک و خوشکانمان بکەی. یا ڕەبی خوایە ڕەحم بە وڵاتمان بکەی، وڵات بە هەرزانی بخەیتە وڵاتمانەوە. خوایە دڵی حکوومەت و حزبەکان نەرم بکەی، بە زیان بەم خەڵکا بێتەوە. یا ئەڵڵا یا ڕەبی خوایە موچەی خۆران چاک بکەی، بازاڕەکان چاک بکەی. یا ئەڵڵا خوایە لێ تەپاڕینەوە دڵی هەموومان پاکەیتەوە، وڵاتمان پارێزی لە هەموو مصیبەتێ وەیە خراپێک. ئامین ئامین والحمد لله رب العالمين. الحمد لله ثم الحمد لله وما توفيقي ولا اعتصام إلا بالله عليه توكلت وإليه ونيب. أما بعد، مسلمان عزيز كان لدعاء خير طبعا مسلمانان بێبەشمەکەن مانگی ڕەمەزانە، خەڵکی زۆر داوای دوعای خێرەکە، بەردەوام دوعای خێر بکەن ئینشاء الله تعالى بۆ یەکتری دڵتان بەرامبەر یەک پاکەنەوە، بۆی خوای گەورە دەروی چاکە و باشەمان لێ بکاتەوە ئینشاء الله تعالى. مسابقەیەکمان شەیەمە بەردەوامین 25 حەدیثمان هەیە، 25 مان امتحانەکەین، کتابەکە لامانە، یەکەمی گەشتی عەمرەیە، بەس تایبەتە بۆ شاری کفری. ئەم پرۆژەی مزگەوت خۆمانە 50 حەدیثە بە هەڵبژاردنە، بە نووسینە، یعنی نووسین نییە. پرسیارت بووەتێتەوە بە سەڵێ بژیری 50 فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەبەر یەکەی بەس نەسەکە، واتە نە کوردیەکەی لەبەرەکەی نەبانەکەی بێژین، عن کێیە بێژین، عن ابن هوريرة ئەوە لەبەر ناکەی، بەس حەدیثەکە لە خوارە کوردیەکەیشی لەبەر ناکەی. هەرێکی دێڕێکەوە بزانم 50 حەدیثە ئەتوانی هەوڵ بدەی مناڵەکانت تەشجیع بکە، ئەوەی کێ پێ ئەکرێ خۆت پێتەکرێ، پیاوی گەورە، ژنی گەورە، هەمووتان خوشکان، دایکان، هەمووی کە پێ ئەکرێ بۆی بەشدار بن. یەکەمی گەشتی عەمرەیە، دووەمیان و سێمیان موبایلە، ئایپاتە، موبایلێکی تایە، 2 ئایپاتی تایە، ئێتر خەڵات و شتی جوانیە. خوای گەورەوانەش ڕازی بێ، دەستی بە باڵایەنەوە بە یارمەتی داوین و ئومێدمان شەیە خەڵاتەکان زیاد بکرێت، کەکێ لە ئیمکانێتی بابێت بتوانێت پارەی عەمرەیەکی تر بدا، کەسێک یان پارەی موبایلێکی تر یان نیوەی بدا یان ڕبعێکی بدا، یان بێت خەڵاتێکی بچووک قورئان، تەفسیری قورئانێ، بۆن و حیجابێکی سەرپۆشی ئافرەتێ، بۆن و من هەر خەڵاتێک بێ، گرەوەی خەڵاتەکە لە 25,000 کەمتر نەبێ، بۆی خەڵاتەکان شایستە بێ. ئێمەش پێتەڵێن چی بکڕی بۆ ئەوەی زیاتر هانی گەنجەکانمان بدەین. خوای گەورە ڕەحمان لێ بکە، عاقبەت خێرمان بکە و لەشمان ساخت. إن الله وملائكته